بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وأصحابه إلى يوم الدين. بینەرانی خۆشەویست، سلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورەتان لێبێت. دیارە پێوەری کار و کردداری ئەم مرۆڤە لە ڕۆژی قیامەتە بەپێی میثقالە زەڕە خوای پەروەردگار مامەڵە لەگەڵ کار و کردار و ڕەفتار و هەنگاوەکانی ئەم مرۆڤە ئەکا. بۆیە بێ ئەم مرۆڤەش ئاگاداری خۆی بێ بۆ ئەوی لە میزانی قیامەتە سەربەرز و ڕووسور بێ، چونکە میزانی قیامەت خوای پەروەردگار دایناوە بۆ ئەوەی کە لە تەواوی کار و کردداری ئەم مرۆڤە بکۆڵێتەوە و محاسبە لەسەر خراپەکانی کە و پاداش لەسەر چاکانی بداتەوە. خوای گەورە لە قورئانە فەرمێ: فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره. هەر ئینسانێک، هەر مرۆڤێک، هەر تاکێک بەقەدەر مثقالە زەڕەیەک چاکە بکە، خوای پەروەردگار پاداشتی چاکەی ئەداتەوە، و هەر کەسێکیش بەقەدەر مثقالە زەڕەیە گوناه تاوان خراپەکاری بکە، خوای پەروەردگار لەسەری سزای ئەدا و عیقابی ئەدا لە ڕۆژی قیامەت. لەبەر ئەوە ئەو میزانەی لە قیامەتدا دادەنرێ بۆ خوێندنەوەی چاکەکانی مرۆڤە، بۆ خوێندنەوەی کار و کردار و ڕەفتار و مامەڵەی مرۆڤە. خوای گەورە فەرمێ: ونضع الموازين القسط ليوم القيامة. خوای پەروەردگار میزانێکی دارپەروەری داناوە لە ڕۆژی قیامەت بۆ هەڵسانگاندنی تەواوی کار و کردار و ڕەفتار و مامەڵەکانی ئەم مرۆڤە. بۆیە ئەوانەی تای تەرازوی چاکەکانیان قورس و سەنگینە لە ڕۆژی قیامەتا بەختەوەرن. فأما من ثقلت موازينه فهو في عيشة راضية. ئەوانەی تای تەرازوی چاکەکانیان عەمەلی ساڵحیان قورس و سەنگینە، خوای پەروەردگار ژیانێکی شایستەیان پێدا، ژیانێکی ئارامیان پێدا، ژیانێکی خۆشیان پێدا. وأما من خفت موازينه فأمه هاوية وما أدراك ما هي نار حامية. ئەوانەی کار و کردداریان تای تەرازوی چاکەکانیان سووکە، تای تەرازوی گوناهیان قورسە، خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە بەرەو جەهەنەم و عەزابی سەختی قیامەت بەڕێیانەکا. لەبەرەوە گرنگە ئێمەی ئیماندار و ئێمەی موسڵمان بزانین ئەو میزانەی لە ڕۆژی قیامەتە دانراوە بۆ تەواوی کار و کردار و پێوانەی ڕەفتاری ئەم مرۆڤە دانراوە. باشترین چاکەیەک، کار و کردارێک کە لە ڕۆژی قیامەتە تای تەرازوی چاکەکانی مرۆڤی پێ قورس و سەنگینە بێ، بریتیە لە چەند شتێک. یەکێک لەو شتانە ئیمان و باوەڕی ڕاست و دروستە. هەر ئینسانێ خاوەنی ئیمانێکی قورس بێ، خاوەنی یەقین و دینداری و خواناز بێ، خواناسی بێ، دڵنیا بێ لە ڕۆژی قیامەتە تای تەرازوی چاکەکانی قورس و سەنگینە. چونکە ئەوەتانە پێغەمبەرجانە فەرمێ صلی الله عليه وسلم: إنه ليأتي الرجل العظيم السمين يوم القيامة لا يزن عند الله جناح بعوضة. لروجي قيامتا مرۆڤێکی گەورە گەورە ئەهێنن لە شولارێکی زۆر گەورەی هەیە، بەڵام لای خوای پەروەردگار بەقەدەر باڵە مێشولەیەک وەزنی نییە، ئەرزشی نییە، قەدری نییە، چونکە فەرمووی: فلا نقيم لهم يوم القيامة وزنا. لای خوای پەروەردگار هیچ نرخ و بەهایەکی نییە بۆ لەبەر ئەوەی ئیمانی لەگەڵانیە، لەبەر ئەوەی دینداری و خواناسی لەگەڵانیە، لەبەر ئەوەی باوەڕبوون بە قیامەتی لەگەڵانیە. کردەوەی دووەمیان کە تای تەرازوی چاکی ئینسان لە قیامەتە قورس و سەنگینەکە بریتیە لە کردەوەی جوان، بریتیە لە مامەڵەی جوان، بریتیە لەوەی کە ئینسان جوان مامەڵە بکە، جوان ڕەفتارکە، جوان کارکە لەگەڵ خەڵکە. بۆیە پێغەمبەرجانە فەرمێ صلی الله عليه وسلم: إن أثقل شيء يوضع في ميزان العبد يوم القيامة خلق حسن. پێغەمبەرجان فەرمووی صلی الله عليه وسلم: قورسترین شت لە ڕۆژی قیامەتە تای تەرازوی چاکەی ئینسان قورس و سەنگینکە، بریتیە لە ئەخلاقی جوان، بریتیە لە مامەڵەی جوان، بریتیە لە ڕەفتاری جوان. یەکێکی تر لەو خاڵانەی کە تای تەرازوی چاکەی ئینسان لە ڕۆژی قیامەتە قورس و سەنگینەکە، بریتیە لە زمان پاراوی بە یادی خوای پەروەردگار. یادی خوای پەروەردگار، ذکری ناوەکانی خوای پەروەردگار، تەسبیحاتی خوای پەروەردگار
ئەسبابێکی ترە هۆکارێکی ترە لەو هۆکارانەی کە تای تەرازووی ئینسان لە ڕۆژی قیامەتا قورس و سەنگینەکە وەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم كلمتان خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان حبيبتان إلى الرحمن سبحان الله وبحمده سبحان الله العظيم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دوو کەلیمە زۆر ئاسان لەسەر زمان و لە میزانە لە ڕۆژی قیامەتا قورس و سەنگینن و خۆشەویستن لای خوای پەروەردگار بریتیە لەم کەلیمەی کە بڵێی سبحان الله وبحمده سبحان الله العظيم ئەم کەلیمەیە لای خوای پەروەردگار زۆر قورس و گرانە تای تەرازوی چاکەی ئینسان قورس و سەنگینەکە ئینسان لە ڕۆژی قیامەتا خاوەنی ئەجر و پاداشتی گەورە ئەکا خاڵێکی تر لەو خاڵانە کە تای تەرازوی چاکەی ئینسان پێی سەنگین ئەبێ بریتێ لە دڵسۆزی بۆ خوا و بۆ خواژیان هەنگاونان بەرەو ڕەزامەندی خوای پەروەردگار کارکردن لە پێناو بەدەزیێنانی ڕەزامەندی خوا بەخەرکردنی گیان و ماڵ و سامان لە پێناوی خوا و ڕەزامەندی خوای پەروەردگارە ئەوەتانێ عەبدوڵای کوڕی مەسعود کاتێک کە پیاوێک بوو مەردێک بوو ئیماندارێک بوو هاوڵێکی نزیکی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم بەڵام بەلاشە لاشەیەکی لاوازی هەبوو ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵ هاوڵانە بەسەر داخورمایەکە سەرکەوت کاتێک کە سەرکەوت قاچەکانی دەرکەوت قاچەکانی زۆر زەعیف و لاواز بوون بۆیە ئەوانەی کە لە دەوری پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم چۆن ئەڵە زەردەخەنە گرتینی و پێکەنین بە قاچەکانی پێغەمبەری خوا فەرمووی فیمە تەضحەکون میمە تەضحەکون بەچی پێکەنن ئەوان ژوتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵا بە دوو قاچەکەی عەبدوڵای کوڕی مەسعود پێکەنین ئەوش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی والذي نفسي بيده لهما أثقل في الميزان من أحد ئەو دوو قاچەی عەبدوڵای کوڕی مەسعود ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ لە حوزوری خوای پەروەردگارە لە کێوی ئوحود قورسترە لە میزانی قیامەتە لە کێوی ئوحود قورستر و سەنگینترە بۆ لەبەر ئەوەی ژیان و حەیات و ماڵی کرد بە قوربانی دینی خوا کردی بە قوربانی پەیامی خوا بۆ خوا ژیە لە پێناوی خوایە ژیە و لە پێناوی خوایە گەڕایەوە و بۆ ڕۆژی قیامەتی خاڵێک تر کە بەڕاستی گرنگە ئینسانی ئیماندار هەمیشە ئاگای لێبێ بە گەورەزانینی خوای پەروەردگارە ناوی خوامان لا گەورە بێ هەر کەسێ ناوی خوای لای گەورە بێ خوای پەروەردگار تای تەرازوی چاکەکانی لە ڕۆژی قیامەتە قورس و سەنگینەکە وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە بۆمانە گێڕێتەوە لە ڕۆژی قیامەتە پیاوێک ئەهێنن بۆ محاسەبە و لێپرسینەوە 99 سجیل تۆماری گەورە لەگەڵ خۆیان ئەیهێنن فریشتەکان کە 99 سجیلە 99 تۆمارە کە هەر هەمووی بریتێ لە گوناه و تاوان و خراپەکاری و بێئەمری و بێفەرمانی خوای پەروەردگار کاتێک کەم ئینسانە سەیریەکانەوە 99 سجیلی لەگەڵای هەمووی گوناه و تاوانە ئەزانێ بەرەو عەزابی خوا و تووڕەیی خوا و جەهەنەمی خوا ڕوا بەڵام خوای گەورە فەرمێ ئەی فڵانی کوڕی فڵان ئێمە عەدالەتین زوڵم لە هیچ کەسێک ناکەین بتاقەیەکت لا ئێمە هەیە کاتێک کە ئەو بتاقەی بۆ هێنن دەینووسراوە ئەشهەد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله ئەم بتاقەیە کە خێنن تای تەرازۆکەی تریان و 99 سجیلەکەیشی لە تای تەرازۆکەی ترایە کاتێک کە ئەم بتاقەیە خێنە سەر تای تەرازۆکەی قورس و سەنگینەکە و نەجاتی ئەبێ لە هەموو قورسی و ناڕەحەتی و ئازارێکی ڕۆژی قیامەت بەهۆی ئەو بتاقەیەوە کە نووسراوە کە وتوێتی ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله ئومێدەکەین ئێمەی ئیماندار و ئێمەی بڕوادار تەواوی کار و کردارەکانمان تای تەرازوی چاکەکانمان لە ڕۆژی قیامەتە قورس و سەنگینکە والسلام عليكم ورحمة الله وبركاته